سڵاوتان لێبێت لە شارپرێسەوە پوختەی هەواڵی ئەمڕۆتان پێشکەش دەکەم. حکوومەتی هەرێم وەستانی ئۆتۆمبیلی لەسەر شەقامە گشتیەکان کرد بە پارە و لە هەولێرەوە دەستی پێکردووە. بە گوێرەی تابلۆیەک کە لە هەولێر دانراوە، حکوومەتی هەرێمی کوردستان وەستاندنی ئۆتۆمبیلی لەسەر شەقامی 6 مەتری ئەو شارە لە کاتژمێر 7 بەیانیەوە هەتاوەکو 11 شەو کردووە بە پارە و بۆ هەر کاتژمێرێکیش نرخی جیای داناوە. هەر بەپێی ئەو نووسینانەی لەسەر تابلۆکەیە، ڕاگررتنی ئۆتۆمبیل بۆ کاتژمێری یەکەم 500 دینار و بۆ کاتژمێری دووەم 1000 دینار و بۆ کاتژمێری سێمیش بڕی 1500 دینارە. هاوکات عەلی حەمەساڵح ئەنجامی پێشووی پەرلەمانی کوردستان ئاماژەی بۆەوە کردووە کارەکە لەلایەن حکوومەتەوە دراوەتە کەرتی تایبەت و کۆمپانیا جێبەجێ دەکات. جارێکی تر بەشێک لە خوێندکارانی قۆناغی 12 ئامادەیی خۆپشاندانیان کرد و بەڕێوەبەری پەروەردەی سلێمانیش دەڵێت با بایکۆت بشکێت، اینجا داواکاریەکانی خوێندکاران و مامۆستایانیش جێبەجێ دەکرێت. وێنەری خوێندکارانی خۆپیشاندەر بە شارپرێسی ڕاگەیاند لەگەڵ بەڕێوەبەری گشتی پەروەردەی سلێمانی کۆبوونەتەوە. بەڕێوەبەری گشتی پەروەردە ڕایگەیاندووە پێویستە خوێندکاران و مامۆستایان بایکۆت بشکێنن، دواتر داواکاریەکانیان جێبەجێ دەکەن. وێنەری ئەو خوێندکارانە وتیشی ئەمڕۆ داوا لە مامۆستایان دەکەن تەنیا 2 ڕۆژ بایکۆت بشکێنن. ئەگەر داواکاریەکانیان جێبەجێ کرا ئەوە بەردەوامن لە دەوامکردن و بە پێچەوانەشەوە بایکۆت دەست پێ بکەنەوە. خۆپشاندانی مامۆستایان فراوانتر بووە و خوێندکارانی هاتوونەتە سەر شەقامەکان و داوای دابینکردنی مافی مامۆستا و خوێندکاران پێکەوە دەکەن. وەزیری نەوتی عێراق ڕایگەیاند بۆ نزیککردنەوەی بۆچوونەکان لەبارەی هەناردەی نەوتی هەرێمەوە سەردانی هەولێریان کردووە. ئەمڕۆ شاندێکی باڵای وەزارەتی نەوتی عێراق بە سەرۆکایەتی حەیان عەبدولغەنی وەزیری نەوت گەیشتە هەولێر و دواتر لە کۆنگرەیەکی ڕۆژنامەوانیدا حەیان عەبدولغەنی ڕایگەیاند ئامانج لە سەردانەکەیان بۆ هەولێر بە مەبەستی لێک نزیکبوونەوەی دید و بۆچوونی هەردوو حکوومەتی عێراق و هەرێمی کوردستانە سەبارەت بە دووبارە بەرهەمهێنان و هەناردەکردنەوەی نەوتی هەرێمی کوردستان. وتیشی هەنگاوی یەکەم ڕێکەوتنە لەگەڵ ئەو کۆمپانیایانەی نەوتی هەرێم بەرهەم دەهێن و ڕێکەوتنێکی سەرەتاییشان لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان هەیە. هەوڵ دەدەن لەم 2 ڕۆژەی لە هەولێرن لە هەموو کێشەکان سەبارەت بە هەناردەکردنەوەی نەوت چارەسەر بکەن. لە دوای کۆبوونەوەشیان پێکەوە مەسرور بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێم ڕایگەیاند لەسەر هەناردەکردنەوەی نەوتی هەرێم بیرروڕایان ئاڵوگۆڕ کردو و ئامانجی هەرێمی کوردستان بۆ دەستپێکردنەوەی هەناردەکردنی نەوتی هەرێم دووپات کراوەتەوە.